ئەو ڕێگەی کە لە بەردەمی خەڵکە بەڕام تەنها خەبات و مقابە و ڕوبەڕووبوونەوە هیچ ڕێگەی تر نییە، ڕێگەی بەیناوبینی نییە. مەسەڵ خەڵک ناتوانێت دانیشێت و چاوەڕێ بکە زانێت لە ئاسمانەوە چی ڕۆیە، ینی خەڵکیش قەت وای نەکردو. هەمیشە جەماوەری کرێکار و زەحمەتکێش کەم دەرامەتی کوردستان لە سەختترین شەرایطە بە شێوازی جۆراجۆر بۆ مافەکانی خۆی هاتۆتە مەیدان. ئەگەر مبالەغەنیەکە بڵێم لە نەویەکەوە بە دواوە تا ئێستا خەڵکی کوردستان بە شێوازی جۆراجۆر لە دەورانێک کە یەکێتی و پارتی و هێزەکانی بەرەی کوردستان کۆمەکە غیزایی و کۆمەکی خواردنەکانی ڕێکخراو مرۆڤ دۆستەکانیان ئەجزی و هینیانە کرد. لەو کاتەوە خەڵک بە شێوەی جۆراجۆر ناڕەزایەتیە بۆ تا نەوەکان تا 2000 بەردەوام، یعنی بۆ مەسەلەی نەوت، بۆ مەسەلەی خۆراک، بۆ مەسەلەی کارەبا، بۆ مەسەلەی ئازادی، دیفاع لە ئازادی، بە هەر حاڵ هەموو ئەمانە هەمیشە خەڵکی کوردستان لەم تەحەدایە بۆ لەگەڵ دەسەڵاتەوە ئەم ناڕەزایەتیانە زۆر پشتی خسۆتە پشتی سەری خۆی. بە بڕوای من ئەگەر دەورانێ هێشتا وەهمی بە ناسیۆنالیزمی کوردە بوو، ناڕەزایەتیەکان هێشتا لە چوارچێوەی با بڵێن ڕوئیا و هینی فەلسەفەی ناسیۆنالیزمی کووردا سوڕایەوە و نەعێک لە گلەی دۆستانە بوو. بەڕای من ئەمانە گۆڕاوە. هەتا ئێستا خوازیاری ڕوخانی دەسەڵاتی کوردایەتی خواستێکی گشتیە لە ناو خەڵکە. تەسەوورکەن ینی لەوەی کەرخەڵنەوە دوو چوو سەری گرت بۆی دەنگ با بە پەرلەمان، ئێستا خەڵک ئەسڵەن احترامێکی بۆم قەوارەیەش نەماوە. ئەمە یعنی ئەم خەڵکە ناڕەزایەکانی وردە بە جۆرێکە کە ئەو خەتەشی کە لە بینی خۆی و ناسیۆنالیزمی کووردا و بەتایبەتی احترامی حاکمە بوو ئەمەی پچڕاندووە. ئەزانم هێشتا بەعزێک وام بە کوردایەتی هەیە بە حکمی دۆخێکەویش ئێستا جێگەی نیە لە قسەی بکەین، دۆخی کوردە، مەسەلەی کوردە لە ناوچەکەیە. بەڵام بە بڕوای من یەکێتی و پارتی وەکو دوو حیزبی کوردایەتی، دەسەڵاتی کوردایەتی، نموزەجی حاکمیەتی کوردایەتی ئەسڵ ڕسوا بۆ لای خەڵکی کوردستانی عێراق. ئەمە بەڕای من ئەمە یەکێکی مهمە، ئەمە پێشڕەوێکی سیاسی مهمە. و بەڕای من خەڵک لەوە تێگەیشتووە کە هەر ئاڵوگۆڕێ بکات لە ژیانیا ئیلا بێ خۆی بێتە مەیدان. هەتا وەختێکیش کاچێت دەنگەیە بەشە لەو خەڵکاچێت دەنگەیە، یعنی سەرباری و کە دەنگەیە، بەڵام دوایەوە هەر جاری کەچێتە سەر جادە مزاهرەکە. دیقەت بن مەسەلەن بەشە لەو خەڵکی کاچێت دەنگدا ئەچێتە دەنگدانیش دەنگەیە بە حزابە جۆرا و جۆرەکان، بەڵام هەر سبێنێک کە مزاهرە دەبێت ئەزانێت کە بە دەنگدانی جناکرێت، ئەزانێت بە پەرلەمان جناکرێتەوە سەر جادە. يعني هتا بشر الانجلاني احزاب الاسلامي كانوا نوينيو فلان فسر كان بحساب بدندان وبعريزه جانيان بقري انه سر جاري وين باهم كما اما مسالك ك بجورك ام بيجرويه ام على الغور الرؤيا والغور الاجتماعيه السياسيه ك لمزاج الاشتي خلق الرؤيا راسكي اول شيء كمثلا اذا انت الانفا زي كيتي بارتي هميشه سركته كان هميشه هنا كان دۆخەکە بەرەو خراپترە بن کۆنە پەرسی زاڵەکان ئەوان هەموو هەوڵێکیان وەمەشیان کردووە.